دووبارە سڵاتان لێبێ بەڵێ کاگەسۆ ویستم ڕای تۆ بزانم لەسەر پەیوەندی نێوان هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان زۆر بە تایبەت پەیوەندی نێوان هێزە ئۆپۆزسیۆنەکان و پارتە فەرمانڕەواکان. بە دڵنیایی غیابی بەڕێز تاڵەبانی کاریگەریەکی زۆر گەورەیە بێ لەسەر پرۆسی سیاسی بە ڕادەیە کە نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی نوێ داڕێژێتەوە لەسەر ئاستێکی نزیک یا دوور. ینی ئەم کاردانەوەی ئەو غیابە ڕەنگە بە خێرایی و دەسوبرد دەرنەکەوێت، بەڵام لە مەودایەکە کاریگەریەکەی زۆر کاریگەریەکی بەرچاوە بێت لە پارسەنگی هێز و هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستانە. بەدیوەکە یەکی لە ئەگەرکانەوەیە کە هەژمونی پارتی لەمەی ئێستا زیاتر بێت، کە لێکدانەوەی پێچوانی ئەوەش هەیە کە ئەڵێن نەرمی نواندن و بە پیرۆچوونی بەڕێز تاڵەبانی بۆ پارتی بۆ سەرۆکی هەرێم فاکتەرێ بۆ کە ڕۆڵی پارتی وە زاڵ و هەژموندار کردووە. ئەمە بە دڵنیاییەوە لەو دیوەیدا کاریگەریەکی هەیە. هەر سەردانی بەڕێز سەرۆکی هەرێم وەکو سەرۆکی حیزب بۆ بارگای مەکتەبی سیاسی یەکێتی و کۆبوونەوە لەگەڵ مەکتەبی سیاسیە بەو ئاڕاستەیە کە هەم جۆرە لە دڵنیاییان باتێ و پیشانی هەژمونی خۆشی پیشان با کە ئیتر لە غیابی بەڕێز تاڵەبانیە ئەم چۆن براگەورەی لە پارتیا ئەکرێ براگەورە بێ بۆ یەکێتیش، ینی کە ناوی یەکێتیە خۆیان لەسەر کەسێک ئەگەرەوە نەبێ ڕێبکەون بۆ جێگرەوەی بەڕێز تاڵەبانی ئەوە بەڕێز سەرۆکی هەرێم هەیە کە ببێ بە چەتری ئەوانیش. و ئەمە بەدیوەکە لە ئەنجامی زۆر لە یەکچوون نزیکبوونەوە لە یەکچوونی نێوانێکێتی و پارتیا ئەگەرێکە کە ئەگەر بە ئەوەگەرە دوورە وەکو یەک حیزبی سیاسی و یەکگرتنەوە زۆر دوور بڵێن نزیک نییە ڕووبدات، بەڵام بەدیوترا ئەگەری ئەوە هەیە کە لە چوارچەوەی یەک سیاسەتە ئەوە نزیک بنەوە کە وەکو دوو پارچەی یەک حیزب کار بکەن. باسی ئەوەت کرد کە سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وەختێک هاتووەتە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەیە جۆرێک لە دڵنیاییان باتێ لە چ ڕوویەکەوە یانی یەکێتی دڵنیا بکاتەوە لەوەی کە ئەو غیابە بەکار ناهێنێ بۆ پەراوێستر خستنیان بە خێرایی، ینی بۆڵم بە خێرایی ینی ئەو پەراوێست خستنە پرۆسەیەکی شوێنەیە زۆر دەمێکە دەستی پێ کردووە و لە هەنێ قۆناغا تونند بووە، لە هەنێ قۆناغا خاو بۆتەوە، لە غیابی بەڕێز تاڵەبانیە توندیەکەی کەمە بێتەوە و بوار و دەرفەت بۆ درێژە پێدانی ئەو پەیوەندیە بە شێوەی ئێستای بۆ ماوەیەک دروست دەکات ئەو سەردان و بەرنامەواتە پێشترەوە هەبووە لەو جۆرە لە پراوێست خستنی یەکێتی هەبوو لە دڵنیایی یەکێتی خۆی ئەعلانی کردو کە ئێمە لە جێبەجێکردنی ڕێکەوت نامی استراتیجیە مەغدورین بە ئامار بڵایان کردەوە کە پارتی چۆن لە زوربەی زۆری پۆستەکانە لە پێگەکانە هەر لە بەغدا بۆ نمونە ینی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەشێکی نیشتیمانی کوردستان بوو، پارتی لێسەن و هیچ بەدیلێکی بە مقابل نەیانەوە. لە ئەنجومەنی ئێستای وەزیرانی هەرێمی کوردستانە کۆمەڵی پۆست بە خشکەی پارتی هەردوو مانگ و پۆستێک دەستنیشانەکرا ئەکا بە پلەی وەزیر و یەکێتیش گوێ خۆی لێ خوێنیانی نزیکترینیان دانانی وتەبێژی ڕسمی ئەنجومەنی وەزیرانە بە پلەی وەزیر. ئەمە زیاکردنی وەزیرێکی ترە بۆ پارتی، دانانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی بە پلەی وەزیر و تەنانەت بەشداری نەکردنیشی ینی گەورەتربوونی لەوەی بەشداری بکات لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە، ئەمانە هەموو هەنگاوی زۆر دیارن کە هەنگاوی زۆر لە ئاسکانی خواردرا هەنگاوی زۆر زیاتریش هەیە بۆ پەراوێست خستن و بۆ تێکدانی پارسەنگی بە 50-50 ینی 50-50 سان نەماوە بە کردەوە نەماوە. ئەم سەردانە بۆ ئەوەیە کە هیچ نەبێت لەم کاتە ئەو پەراوێست خستنە تون نابێت بە شێوەیەکی ئاسایی درێژە بەم دۆخە ئەرێ بۆی یەکێتی ناچار نەبێ بیر لە ئەلتەرناتیفی تر بکاتەوە و زیاتر دوورکەوێتەوە لە پارتی و لە بەتاتی بزوتنەوەی گۆڕان نزیک بێتەوە کە لەو پێش چەند هەنگاوێ بۆ ئەوە بۆ نزیکبوونەوەی نێوانیان
نرابوو و ئەو بەلاغە ئەوەی پیشاننا کە ئەوان ئامادەن تا پارتی هەبێت لەگەڵ هیچ لایترە نزیکی نەکەن. زۆر باشە بەڵام قسەیەک هەیە لەسەرەوەی کە ئەگەرێک هەیە بۆ دروستبوونی هاوپەیمانەتی نوێ و تێکچوونی هاوسەنگی هێزی ئێستا ئەو هاوسەنگی یاخود ئەو پارسەنگی ئێستا هەیە لە نێوان هێزەکانی هەرێمی کوردستانە کۆمنتی جەنابە. وەکوتم بە دڵنیایی پارسانکە تێکەچێ یعنی پارسانەکە تێکەچێت بە دیوێکە ڕەنگە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان پێویستی بە داڕشتنەوەیکی زانستیانە واقعیانەتر هەبێت چونکە ئەم فری ئێستا لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە هەیە فرەیەکی ڕاستەقینە نییە. زۆر لە یەکچۆکان وەکو لە یەک جیاواز خۆیان پیشانی خەڵکەیەن ینی زۆر لە لایەنە سیاسیەکان هێندە لە یەک نزیکن دوو بەشی حیزبێکەوە لە یەک نزیک نین کەچی لە بەرامبەر بەرژەوەندی هەندێک جار شخصی و ناوچەیی و بنەماڵەیە جیاوازەکان وەکو جیاوازی دوو حیزبی سیاسی خاوەن و استراتیژی و بەرنامەی جیاواز نمونەیەکمان بیت ینی بۆ نمونە چێ ئەوەندە لە یەکە چونکە سەرجەم لایەنە سیاسیەکان خاڵی لە یەکچوونیان زیاترە لە خاڵی جیاوازبوونیان ناکۆکیەکانیان زیاتر ناکۆکی بەرژەوەندی و ناکۆکی میزاج و ناکۆکی کەسیە وەک لەوەی ناکۆکی استراتیژی و ڕوانین و بەرنامە و ممارەسە بێ. بۆ پێی تۆ ئەندامی دیسانەوەڵێمەوە تۆ ئەندامی سەرکردایەتی کێتی نیشتیمانی کوردستان بووی لە ڕابردوودا و لە دروستبوونی گۆڕانیشدا وەکو کەسی باڵای نابزوتنەوەی گۆڕان دەرەکەوتی دەمەوێت مقارنەیەکی کورتی نێوان گۆڕان و یەکێتیم پێ بڵێ ینی ئەم لێکچوونە هەیە لە نێوانێکێتی و گۆڕاندا. ئەو مقارنەیە ئاسان نییە خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنەڕەتیا کە دروست بوو وەکو وەڵامدانەوەیەک بۆی کە پارتی کە پارتی یەکەم و پارتی پێشڕەوی بزوتنەوەی نەتەوەی کوردستان بووە تووشی هەرس و شکست بووە یەکێتی لەو چوارچەوەیە هاتە مەیدان بەڵام بە تێپەڕینی کات وای لێ هات کە جیاوازەکانیان زۆر کاڵ ببنەوە ئەم دۆخە هەنێک شێوازی لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕانیشە بە دەرەکەوێ ینی بزوتنەوەی گۆڕانیش لە ناڕزایی لەو دۆخی سیاستکردن و خۆبەڕێوەبردن و کارکردنی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بە پلە یەکەم کارکردنی لە ناو خۆیدا کاردانەوە بوو بۆ ئەوە بۆ بە پاشکۆبوونی سیاسەتەکانی بۆ کۆمەڵێک فاکتەری لەو بابەتە کاردانەوە بۆ ئەوە هاتە مەیدان و وەڵامدانەوە و فرسەت قۆستنەوەی ئەو ناڕزایەتیە بەرفراوانە بوو کە تا ئێستاش بە گەرمی لە ناو خەڵکی کوردستانە درێژە هەیە و بەردەوامی هەیە و ڕۆژ بە ڕۆژ قوڵتر و گەورەترە بێتەوە هاتە مەیدان بەڵام لە پرۆسە سیاسیەکە ڕەنگە بەقەدەر ئەوەی پێویستە نەیتوانی بێ ئامانج پێکێ نەیتوانی بێ وەڵام دەرەوەی ئەو جیاوازیە بێ و بە دیوێکی تریشە بینین لە من هەندێک جار ئەبینم کۆبوونەوەی حیزب و لایەنە سیاسەکانی کوردستان دروستەکرێ مێزێکی زۆر گەورەی پڕ لە خەڵک دانیشتوون کە هەیانە لە ماڵی خۆشیانە خەڵی گوێی لێ ناگرێ ماڵکی خۆشی گوێی لێ ناگرێ ینی ئەمە گاڵتەکردنە بە پرۆسی سیاسی و ناشرینکردنی پرۆسی سیاسیە و بە کۆسبکردنی حیزبی سیاسیە لە جیاتیەوە لە هەموو دنیای پێشکەوتووە حیزب فاکتەرێکە بۆ کێبەرکی شەریفانە کێبەرکی داهێنەرانە بۆەوەی کێ زیاتر داهێنانی پێ بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا بۆ خۆشگوزەرانکردنی خەڵک لێرە پرۆسەکە هەنێجار پێچوانە ئەبێتەوە ئەم پارتە سیاسی و دوکانە سیاسیانەی کە دروستە بن و دروستەکرێن فاکتەری مراندنی پرۆسی سیاسین فاکتەری مردارکردنەوەی پرۆسە سیاسیەکان و فاکتەری بێهیواکردنی خەڵکن و خەڵکی وای تایە کە شەرمە ینی لە جیاتیەوە بچێ بە کار و کاسبێکی ترەوە خەریک بێ یا دوکانێ بکاتەوە یا شتێ بکات هاتووە سیاست دەکات ینی سیاست لای ئەو ئەم جیاوازەی هەیە کە لە نێوان سیاست دروستکردن و بوونی حیزبێک و بوونی کۆمپانیایەکە کامیان داهات و دەستکەوتی زیاترە کامیان بۆ ئەو ئیسراحەتر و قازانسرە ئەمە شێواویەکە بە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانەوە و ڕنگدانەوەی نزمی ئاستی سیاسی و ئاستی وشیاریە لە هەرێمی کوردستانە هەر ئەوەشە کە پێگەی هەرێمی کوردستانی بە ئاستێک لاواز کردووە وەکوتم لە 2023ەوە ئێمە
لە پاشەکشێداین لە جیاتی لە بەرەو پێشەوە چوو نابین لە دەستوری بڕیا لێدراوی عێراقدا کە دەستورێکە هەموو لایەکی ڕازی کردووە و خاڵی دش بە هەموو لایەکشی تایە ینی هەموو کورد کە دەنگی یاوەتێ بۆ تەنیا بۆ ئەو خاڵانت ئەو بەندانە دەنگیاوەتەیە کە خۆی حەزیلێتی خۆی بەدڵێتی ئەینا زۆر بەندی تیا دش بە ئاوەتەکانی خەڵکی کوردستانە شیعە بەو ئاراستێ دەنگیاوەتەیە کە دەرفەتەیە بۆ هەژمون پیاکردنی خۆی و هەیمەنەکردن بەسەر عێراقا سونە تاکترایان ئەگەر دەنیان نابێتە یا باقیات زۆری هەر زۆریان دژی بوون لەو ڕوانکەیەوە بوو کە هەژمونی چەندەیە ساڵی ئەوانی کەمە کردەوە و لە دەستی ئەدان ینی دەست مەخسەم لەوەیە کە لێو تەماشایکەین پێگەی سیاسی هەرێمی کوردستان بەهۆی ئەم لایەنە سیاسیانەوە لاواز بووە نەک بەر پێش بەڵێ دەمەوێت خوێندنەوەی تۆ و سەرنجی تۆ بزانم لەسەر لێک نزیک بوونەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان نوابینم هەردوو لایەن بە تاکتیک مامەڵی ئەم پرۆسەیەکەن یەکێتی لەژێر ڕەنگە لەژێر کاریگەری قاعیدەکەیە کە قاعیدەکەی هەست بەو پەراوێزخستنە ئەکا و فاکتەرێکی ئەو پەراوێزخستنەش بەوە زانێ کە بزوتنەوەی بەشێکی زۆر لە بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی جابۆتەوە ئەوە یەکێتی لە بەرامبەر پارتیا لاواز کردووە و لە ڕووی عیلاقاتە شەخسی و کەسێکانیش و مێژوویەکانیشەوە پەیوەندیەکی و نزیکی و تێکەڵییان بەیەکەوە هەیە هەنێ جار سۆز و حەنینیشیان بۆ یەکتری هەیە ئەو ڕەنگە یەکی لە فاکتەرەکان بێ بەڵام فاکتەری سیاسیانەی ئەو نزیک بوونەوەیە پیشاندانی ئەلتەرناتیفێکە بە پارتی کە ئەگەر تۆ لەو پراوێسترمان بخەی ئێمە ئەم ئەلتەرناتیفەمان هەیە و لە ڕووی مەدانیشەوە نزیکی لە ڕووی بەرژەوەندەوە لەگەڵ پارتیە زەمینیان ساسرە لە ڕووی پێکاتەوە لەگەڵ گۆڕانە زەمینیان ساسن کەواتە لێرەوە ئەو کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بەرزانی چۆن لێک دەدەیتەوە ئەوەی کە لە پێش باسمان کرد ینی پیشاندانی ئەوەیە کە ئەو مەترسیان بڕەوێنێتەوە و بڵێ ئێمە کارەکان چۆن لەو پێش بەبوونی بە ڕزمام جەلال ڕۆیوە بە لە غیابی ئەویشدا بەو شێوەیە ئەڕوا و ئەوانیش ڕەنگە بەوە دەردێڵێ سوپاسگوزار بن و ئامادە بن کە درێژ بێ بڵێ دەمە بێمەوە سەر ئەو پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن و پارتە فەرمانڕەوەکان ینی ئێستا جۆرێک لە دۆستایەتی هەیە لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و پارتەکانی فەرمانڕەوەدا بۆ نمونە گۆڕان و یەکێتی پێکەوە کۆ دەبنەوە دانیشن سەردانی یەکتر دەکەن هەتا هاوڵوێستیان دەربڕی بۆ نمونە لە پرۆژەیەکی وەکو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە هەردووکیان ڕایان وابوو کە دەبێ بگەڕێنرێتەوە بۆ پەرلەمان ئەم دۆستایەتیە حاڵەتێکی ئاساییە دۆخێکی ئاساییە لە نێوان پارتەکانی ئۆپۆزیسیۆن و پارتەکانی فەرمانڕەوەدا لە کاتێکدا بۆ نمونە لە هەفتەی شوباتی 2 ساڵ لەمەوە بەرەوە ئۆپۆزیسیۆن پاکێجی هەبوو پێشکەشی پارتە فەرمانڕەوەکانی کرد بەڵام تا ئەم دقەی ئێمە ئەم گفتوگۆی تێدا دەکەین ئەو پاکێجانە بە هەند وەرنەگیران و هیچ خاڵێکیان نەکرانەوەکە پەیوەندی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان و لەو چوارچێوەیەشدا پەیوەندی سیاسی نێوان ئۆپۆزیسیۆن و حیزبەکانی دەسەڵات بەدەست هەم ململانەکانیان ناسروشتیە هەم نزیکبوونەوەکانیان ناسروشتیە هەم ململانەکانیان نابێ بگاتە ئەو ئاستە لە توندی و مەترسی دروستکردن بۆ سەر یەک کە سەرجەمی ژیانی خەڵک بخاتە مەترسیەوە سەرجەمی پرۆسەکە بخاتە مەترسیەوە کە زۆر جار ململانەکانیان وا قوڵەکەنەوە بە مێژووی لەو پێشی پەیوەندی سیاسیەکانشە زۆر جار گەیراوەتە شەڕی ناوخۆ کە ئەمە کەواتە ئەدای ئۆپۆزیسیۆن لە هەندێک دۆخدا دەتوانین بڵێن خراپ بووە بە دڵنیایی کە گەیشتۆتە تونند و تیژی کە گەیشتۆتە خۆپیشاندان لە هەردوو لاوە هەڵم مارسەکراوە بەڵام بە پلەی یەکەم لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە ئەو مارسەیە بە هەڵەیی کراوە ینی ئەوان لە پێگە و مۆقع و دەسەڵات بەدەستیەکان کە ئەتوانن پرۆسەکە زیاتر ئاڕاستە بکەن و ململانەکان زیاتر ئاڕاستە بکەن و نەرمی نواندنی ئەرکی ئەوانە نەک ئەرکی ئۆپۆزیسیۆن شتێکی ئۆتۆی بەدەستەوە جگەر لە بێزاری خەڵک کە دەسەڵاتدارانی سیاسی هیچ بوارێ بۆ ئۆپۆزیسیۆن نێڵنەوە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە ڕۆڵێکی پەکخراوی هەبێ لە پرۆسی سیاسیە
ڕۆڵێکی جۆ لێنەگیراوی هەبێ بە حکم ئەخرێتە گۆشەیەکەوە کە تەنیا بیر لەوە بکاتەوە بە گوشار بەوەش بە گوشاری ناڕزایی خەڵک کاریگەری لەسەر پرۆسی سیاسی دروستکە. بۆیە ململانەکان و تونکردنەوەی بۆ ئاڕاستەیە دۆخێکی ناسروشتی و نادیموکراتیانەی هەبوو لە هەرێمی کوردستانەوە ئێستاشەتی و ئێستاش کە خاوبۆتەوە لەژێر فاکتەری دەرەکیایە جینا ئەقلێتی پەراوێز خستن ئەقلێتی زاڵە هەم بە بڕای من هەم لای دەسەڵات بە پلەی یەکەم و لای بەشێکی زۆر لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ینی بەشێک لە ئۆپۆزیسیۆنیش هەمان دەسەڵاتی حیزبە دەسەڵاتدارەکانی هەبێ بە ئەقلێتی پەراوێز خستن مامەڵە لەگەڵ پرۆسی سیاسیاکە. ئەمە کەموکورتیەکی گشتگیرە بۆ ئەقلێتی سیاسی زاڵ بەسەر هەرێمی کوردستانەوە پێشینەیەکی دوورودرێژی هەیە کە هەمووەکو تاگۆکەم لایەنە سیاسەکان نەتوانراوە لێ قوتار بن نەتوانراوە دەساو دەستکردنی دەسەڵات ببێتە نەریتێکی سروشتی کە تۆ لە دەسەڵات تابی یا لە ئۆپۆزیسیۆن نابی ماف و کەرامەت و حرمەتە پارێزرا بێ بە پێچەوانەوە کە دەسەڵاتی بەدەستەوە بێ هەموو شتێکی کە دەسەڵات لە دەرەوە دەسەڵات بێ هیچ نیت. ئەمە پرۆسەیەکە هەم لە ململانیەکە بە هەڵە مامەڵە ئەکرێ و نزیک بوونەوەکانیشیان نزیک بوونەوەی نییە ئەمە بە دیۆکەی ترا نزیک بوونەوەکانشان نزیک بوونەوەی نییە لەسەر بنەمایەکی زانستیانە بۆ استراتیژێکی هاوبەش ئەوەنەی تاکتیکی مناوەرەکردن لە نێوان یەکتری و لەگەڵ یەکتریە ئەوەنەی هەوڵدانە بۆ لانی بۆ خۆی حاڵەتێکی بۆ لایەکی ئاساییە وەختێک دۆستایەتی هەبێت دیارە باسی ناوخۆی هەرێمی کوردستانەکەین ڕەنگە لە مەسەلەیەکی وەکو پێکێنانی فەرماندەی پرۆسەکانی دیجلە یاخۆ هەڵبژاردن لە ناوچە کێشە لە سەرەکانەمەیان جیاواز بێ بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستانە دروستە بۆ خۆی ینی ئەم دۆستایەتیە لە نێوان ئۆپۆزیسیۆن و پارتی فەرمانڕەوایە ئەو دۆستایەتیە بە معنای دۆستایەتی خۆی یانەگەرناوی دۆستایەتی ڕەنگە جێگەیشی نەبێ ینی دۆچکەوە زیاتر شێوازێکی کۆمەڵایەتیانی بەڵێ مەبەستەکەم ئەو گفتوگۆیە کە بەڵام نزیک بوونەوە هەم نزیک بوونەوە هەم دوورکەوتنەوە لەسەر چوارچێوەیە لە چیا هاوبەشی نزیکە بیتەوە لە چیا ناکۆکی دوورەکەویتەوە و ژیری سیاسیانش لە ئەمڕۆی کوردستانە کە دۆخێکی ناجێگیری هەیە لەبەردەم مەترسیایە لەوەدایە کە بە شوێن خاڵە هاوبەشەکان ئابڕۆیت و ژیرانە مامەڵی ئەمە بکەین نەک توندی بکەیتەوە. ئێستا ئەوەی لە پرۆسی سیاسیایی بینین لە کۆبوونەوەکەن وەڵێن لەسەر ئەو یاسایانە بە دەستوریشەوە کە ڕەهەندی نیشتمانیان هەیە ئەبێ بیر لە سازان بکەینەوە بە سازان دەبکەچی لە ڕووی کردەوەەوە لە یەکەم هەنگاوی دوای ئەو ڕاگەاندن و کۆبوونەوەانە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤدا ئەنرێ بە سەپاندن و بە دوور لە تەوافق و لە زۆر بوارەکانی تریشە ینی لەو پێژێکێتی بۆ گوشارخستن سەر پارتی باسی لە هەم بۆ گوشارخستن سەر و هەم بۆ ترسی زیاتر پەراوێز خستن گوشاری گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمانی ئەکرد نیشتیمانی کوردستان ڕۆڵی کاریگەری بینی کە لە وەختی زایعە سەرۆکایەتی پەرلەمان دەستێکێتیەوە بوو دەستوری ئەو مسۆدەی دەستوریان تێپەڕان. بەڵێ کاگەسۆ تۆ ڕەکنت لە پارتەکانی فەرمانڕەوا گرت و ڕەکنت لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش کرد کەواتە لێرەوە ینی پێت وایە جیاوازیەک نییە لە نێوان هێزە ئۆپۆزیسیۆنەکان و پارتەکانی فەرمانڕەوادا بەدڵنیایی هەموو جیاوازی ڕیشەی ینی دوو حیزبێک جیاوازی قوڵ هەبێ لە خۆیانیان هەیە و دەردێڵێ قولی ڕەش و سپیش لە بوارە دەرەکەوێ ینی لە بواری ممارەسەکردنا لە بوونی دەسەڵاتە زوربەلایەنەکان ئەو ڕۆیان پیشانەوە کە ڕووی ڕاستەقینەی نادیموکراسیانە و پراوێزخستنی ئەوانی تر و قوبوڵنەکردنی ئەوانی ترە ئەی بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چی ڕەنگە ئەوان هێشتا تاقینەوە بنەوە لە تاقیکردنەوە ڕەنگەوە دەرکەوێت کە ئایا لەگەڵ دروشمانی بەرزیان کردوێتەوە چەند ڕازگۆن و لە ئێمە بەشێکین لە هەرێمی بەڵام قسێکیشەیە لەسەر ئۆپۆزیسیۆن ینی ئەوەی کە نەیانتوانیەوە بەردەوام بن و فشارەکانیان زۆر بێت بۆ ئەوەی کە ئەو داواکاریانی کە هەم ئۆپۆزیسیۆن و هەم شەقام کە لە هەفتەی شوباتی 2 ساڵی پێش ئێستادا بینیمان ینی هاتنە سەر شەقام و خەڵک ناڕازی بوو لە ئەدای دەسەڵات ئەو ڕخنەیە هەیە لە ئۆپۆزیسیۆن کە نەیانتوانی فشارەکانیان بەردەوام بێت بۆ ئەوی دەسەڵات ناچار بکەن کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت.
ئەوە حتممە نەبێت چوارچەوەی خوێندنەوەیکی گشتگیرا بێ ینی تەنیا بیرکردنەوە لە گوشار زمینە سازیەکی باشی بۆ نەکرێ هەنێ جار دۆخەکە خراپترەکە لە جیاتیەوەی باشتریکە هەروەکۆی لە حەڤی شوباتا کردی ینی پێش حەڤی شوبات هیوای خەڵک گەشتر و زیاتر بوو وەک لە دوای حەڤی شوبات ینی ئۆپۆزیسیۆن بەو ڕۆڵەی لە دروستکردنی دۆخی حەڤی شوباتە دروستیان کرد هیوای خەڵکیان خامۆشتر کرد نەک هیوای خەڵک گەشتر بکەنەوە بۆیە بەکارێنانی هێز و بەکارێنانی گوشار لە کات و زمینی خۆیان نەبێ ئەنجامی پێچوانت ئایا بەدەستەوە بۆیە لەو ڕوانگەیەوە کە ئەبینم شەرت نییە ئۆپۆزیسیۆن وا لێ بکرێ کە پەنابەرێتە بەر گوشارکردن و هاتنە سەرجادە و توندی نواندن ئەمە لە بەرامبەر دەسەڵاتێکا کە بە هەموو شێوازێک ئامادەیە پارێزگاری لەو دەسەڵاتە بکات و سەرجەمی پرۆسی سیاسی بکات بە قوربانی دەستکەوتەکانی خۆی تۆ بەشدارە بی لەوەی کە ئەو بخەیتە بەر بەکارێنانی ئەو مجازەفەیە ینی ئەقلێتەکە ئەقلێتێ نییە کە ئیسجابەیەکی ئەرێنی هەبێ بۆ پرۆسەکە بۆیە وای نبینم تەقسیرەکە تەنیا لە ئۆپۆزیسیۆنە بێ ئۆپۆزیسیۆن ناتوانێت لەوە زیاتر بکات لەوە زیاتر بکە ئەبێتە فاکتەری ئەوەی کە دەسەڵات دۆخەکە لە خۆشی و لەوانش و لە خەڵکەش تێک بات بەڵێ لەسەر ئەو قەیرانی کە لە عێراقدا هەیە بەگشتی و بە تایبەت ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا پێت وایە ئەگەری لێسەنەوەی متمانە لە مالکی ئەگەرێکی چاوەڕوان کراوە ئێستا ململەکان زۆر ئاڵۆستر بوون ینی ڕۆژ بە ڕۆژ تۆ کە سەری هەنگاو سیاسەکانی مالیکی ئەەکەی سرت سوڕەمێنێ لە کاتێکە مالیکی بەرەیەکی بەرامبەر بە کورد توند کردو و کردوێتیەوە و وای کردووە کە سەرجەم هێزە سیاسەکانی کوردستان و بەشێکی زۆری خەڵکی کوردستانیش لە بەرامبەر ئەودا ناڕازی بن و یەک بگرنەوە یە لەم لە هەمان کاتە بەرەیەکی تریش دژ بە سونە ئاکاتەوە وەکەوەی کە لەگەڵ دەستەی پارێزگاری وەزیری دارایی ڕافێل عیساویە ئەنجامیدا ینی تۆ بەرەیەک لەگەڵ کووردا هەیە و یەک بەرەیەکی تریش لەگەڵ سونە ئەەکەیتەوە ئەمە لە ڕووی سیاسیەوە بە هەنگاوی ژیرانە لە قەڵەم نادرێت زۆر جار لە ڕووکەشدا بەڵام لە بەدیەکی تریشدا ئەو دۆخە هەرێمایەتی کە لە ناوچەکە هەیە و ئەو بڵین پشتیوانە هەرێمایەتی کە بۆ دەسەڵاتی ئێستای عێراق هەیە ڕەنگە بەو ئاراستەی کە هێرش باشترین ڕێگەی بەرگریکردنە دەسەڵاتی ئێستای عێراق لە سەنگەرێکی ئەوایە کە سەنگەری ئێران سووریا حیزبوڵایە کە ئەم سەنگەرە لەژێر گوشاری هەرێمایەتی تورکیا و خەلیج و بڵین ڕۆژئاوادا لەژێر زەختایە لە پاشەکشەدایە لە پرۆسێکی ئاوا ڕەنگە ناچار بن بە پەلامار وار سەردانی کتوپڕی مالیکی بۆ ئەردەن لەو چوارچێوە لێکرێتەوە لێرەوە دەمە بپرسم کاریگەری وڵاتانی ئیقلیمی و جێدەستی ئەوان لەم گرژیانەدا تا چەند دیارە ئەگەر بڵین جارێ دۆخی سووریا یەکلایی نەبووتەوە یەکی لە فاکتەرەکانە فاکتەری تریش بەرژەوەندێ ئابوووریەکانی تورکیا و خەلیجە بەتایبەتی لە ئێستای هەرێمی کوردستانە کە ئەوان بەرژەوەندێکی زۆریان لە عێراقا بەگشتی و لە هەرێمی کوردستانە بە تایبەتی هەیە ئەگەر ئەو فاکتەرانە نەبوایە و باڵانس ڕاگررتنی نێوان ئێران و تورکیا و خەلیج نەبوایە بە دڵنیایی زۆر دەمێ بوو لە دۆخێکی ئاوا کە مالیکی ئەم هەموو پەلامارە بۆ سەر سونەی عەرەبی عێراق پیادەئەکە ئێستا جێشێکی حوڕی لە قەوسا سەر بە تورکیا و قەتەر لە عێراقا دروستەکرا ئەو فاکتەرەیە کە نایاڵێ هانی نەیاون ئەوە دروست بکەن و بەرژەوەندەکانیان لە ڕووی ئابوووریەوەکرێتە مەترسیەوە و ململانیەکە قوڵترە بێتەوە لە کاتێکا کێشەی سووریا یەکلایی نەبووتەوە ئەجنا پرۆسی سیاسی عێراق هیچ پرۆسێکی هیوابەخش نییە و لەو چارچەوێشە پرۆسی بڵین دەستکەوتەکانی گەلی کوردستانیش لە بەردەم مەترسی گەورەدایە بەڵێ زۆر سپاس بۆ ئاسوعالی چاودێری سیاسی ئازیزان یەنارتی تا چاوپێکەوتنێکی دیکە هەرشاد و ئاسوودە بن.